سڵاتان لێبێ خوێندکارانی ئازیز بۆلی حەوت لە بەندی پێنجەمین باسی مێژووی کۆنی دۆڵی نیلەکەین واتە میسر. سەرەتا بزانین وڵاتی میسر دەکەوێتە کوێوە. وڵاتی میسر دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی کیشوەری ئەفریقیا. بەسەر دوو دەریای گرنگ دەڕوانێت، یەکەمیان دەریای سپی ناوەڕاستە واتە دەریای ڕۆم لە باکوورە و ئەوی تریان دەریای سوورە، دەریای قەڵزەم لە خۆرهەڵاتەوە. بەشی باشووری میسر بریتیە لە وڵاتی سۆدان، لە ڕۆژئاواش وڵاتی لیبیایە. بەم شێوەیەش هەرسێ کیشوەری جیهان ئاسیا، ئەفریقیا، ئەوروپا بەیەک دەگەێنێت. هەر لە سەردەمی کۆنە و ڕێگەی سەرەکی ئەم بەیەکگەیاندنە بووە. پاش تێپەڕبوونی ڕووباری نیل کە درێژترین ڕووباری جیهانە، بە وڵاتی میسردا گرنگێکی تری بەم وڵاتە بەخشیوە. هەروەک گەورە مێژوونووسێکی وەکو هیرۆدۆتس دەڵێت میسر خواپێداوی نیلە. چاخەکانی پێشمێژوو. چاخەکانی پێشمێژوو بەشی زۆری مێژووی مرۆڤایەتی پێک دێنن لە ڕووی زەوی. لە میسریش بە هاوشێوەی وڵاتەکانی تر لەگەڵ پەیدابوونی یەکەم مرۆڤ لە ناوچەکە دەست پێ دەکات کە بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا و لە زاین دەگەڕێتەوە تا کاتی داهێنانی نووسینی هێرۆگلیفی لە ساڵی 3100 پێش زاین. بەڵام سەبارەت بوو ماوەیە زانیاری کەمە، بۆیە بەدەستکەوتنی زانیاری پشت بە شوێنەوار و کەلوپەل و پاژماوەکان دەبەستین. لەمانەش بە تایبەتی گلێنەسازی. مرۆڤ لەم سەردەمەدا ژیانێکی سادە و ساکار ژیاوە، بەردی بۆ کەلوپەلەکانی ژیانی ڕۆژانەی بەکارهێناوە و لە کۆتایی سەردەمەکانی تردا بەکاری هێناوە. بە شێوەیەکی گشتی خوێندکارە ئازیزەکان، چاخەکانی پێشمێژوو پێشتریش لەوانە کۆنەکاندا باسمان کردووە کە دەکرێن بە چەند بەشێکەوە. یەکەم چاخی بەردینی کۆنا تا دەوروبەری نزیکەی 8,000 پێش زاین دەگرێتەوە. ئەمە چاخی بەردینی کۆن کە لەم چاخەدا سەرجەم پێداویستیەکانی ژیانیان لەبەر دروست کردووە، بۆیە پێی دەگوترێت چاخی بەردین. ئەمە جگە لە بەکارهێنانی دار و ئێسکی ئاژەڵ. گرنگترین خاصیەتەکانی چاخی بەردین بزانین بریتین لە چی؟ خاڵی یەکەم سەرجەم پێداویستیەکانیان لەبەر دروست کردووە، وەکو چەق و تیر و چەند بابەتێکی تر. کۆڵەکەی سەرەکی ژیانیان بریتیە لە ڕاوکردنی ئاژەڵی کێوی و کۆکردنەوەی خۆراک. خاڵی سێم شوێنێکی تایبەت و دیاریکراویان نەبووە بۆ نیشتەجێبوون. ئەمەش نەخشەی دۆڵی نیل بوو کە بەشی سەرەوە دەریای ناوەڕاستە. هەرەمەکان و جیزە و ستارەکان دیاریکراون لە نەخشەکەدا، دەریای سوور دیاریکراوە لە نەخشەکەدا. یەکی ترمان هەیە وەکو ئاماژەم پێدا پێشتریش باسمان کردووە، چاخی بەردینی ناوەڕاست. ئەم چاخە لە میسر شوێنەواری زۆر کەم و زانیاریش لەبارەوەی کەمە. تەنها لە ناوچەی حەلوان نزیک بە قاهیرە نەبێت کە چەند شوێنەوارێکی کەمی تێدا دۆزراوەتەوە. لەم سەردەمە ئەو کەلوپەلانی کە لەبەر دروست دەکران لە ڕووی قەبارەوە گەورە بوون. سەردەمێکی ترمان هەیە بە سەردەمی بەردینی نوێ ناسراوە. لە سەردەمی بەردینی نوێدا کۆمەڵێک گۆڕانکاری ڕوویداوە کە لە سەردەمەکانی تری پێشخۆیدان نەبووە. هەر بۆیە ئەم سەردەمە بە سەردەمێکی گرنگ دادەنرێت، واتە سەردەمی بەردینی نوێ بە سەردەمێکی گرنگ دادەنرێت. بۆچی؟ دەڵێن بەهۆی ئەوەی دۆزینەوەی کشت و کاڵ لەم سەردەمەدا و هەروە فێربوون و بەخێوکردنی ئاژەڵ و ماڵیکردنیان و دروستکردنی خانوبەرە و نیشتەجێبوون و گلێنەسازی و دروستکردنی جلوبەرگ و هەڵگرتنی چاک بۆ خۆپاراستن لە سیمادیارەکانی ئەم سەردەمە. سەردەمێکی ترمان هەیە، خۆ دەتوانین بڵین چاخێکی ترمان هەیە، چاخی بەردینی کانزایی پێدەوترێت لە 3800 بۆ 3200 پێش زاین. ئەم سەردەمەش لە هەموو چاخەکانی پێش خۆی پێشکەوتووتر بووە، واتە لە بەردینی لە ناوەڕاست پێشکەوتووتر بووە کە پێی دەگوترێت سەردەمی پێش شارستانیەت یاخود سەردەمی سەرەتای شارستانیەت. ئەمەش بەهۆی بەکارهێنانی کانزاوە بووە لە کەلوپەل و پێداویستیەکاندا لە جیاتی بەرد لە ژیانی ڕۆژانەدا. ئەم سەردەمە یاخود ئەم چاخە چەند خاصیەتێکی گرنگی هەبووە لەو سەردەمەدا. یەکەم بەکارهێنانی کانزای مس و برۆنز بووە. دووەم بەکارهێنانی بەرد بووە لە بواری جوانکاری وەک ملوانکە و بازن و دەستەوانە و چەند بابەتێکی تر.
سێم فراوانبوونی بواری کوشتوکاڵی بووە، واتە لەم سەردەمەدا بواری کوشتوکاڵی پەرەی پێدراوە. چوارەم فراوانبوونی قەباری لادێکان و ڕێخستنیان بە شێوەیەکی ڕێک و پێک، واتە لادێکان گەورەتر بوون، ڕێخستنیان بۆ کردوون. پێنجەم پێشکەوتنی گلێنەسازی بە تایبەتی گلێنەی ڕەنگاوڕەنگ کە بە شێوازێکی هونەری جوان دروستکراون. شەشەم لە کۆتایی ئەم سەردەمەدا پەیوەندی لەگەڵ دەرەوە پەیدا بووە. چاخە مێژوویەکانمان هەیە. چاخە مێژوویەکان پێش دروستبوونی دەسەڵاتی سیاسی بنەماڵەکان، وڵاتی میسر بە چەندیەکەیەکی سەربەخۆ یان دەوڵەتۆکەیەکی بچووک بچووک دابەش بوو، چ لە باکوور بێ چ لە باشوور بێ. هەریەکەم لەم دەوڵەتانەش فەرمانڕەوە و خواوەندی تایبەتی خۆیانیان هەبووە. تا لە سەردەمی شامی نادا توانی دەوڵەتێکی یەکگرتوو دابمەزرێنن، واتە ئەو دەوڵەتۆکانە، ئەو دەوڵەتە بچووک بچووکانە توانیویانە دەوڵەتێکی یەکگرتوو دابمەزرێنن کە پایتەختی شاری مەنفیس بێت، تیایدا نزیکەی 31 بنەماڵە فەرمانڕەوایی بکات. واتە بە 31 بنەماڵە فەرمانڕەوایەتێک و دەوڵەتێکی یەکگرتوو دادەمەزرێنن کە پایتەختەکەی ئەکەنە شاری مەنفیس. مێژووی چاخە کۆنەکان لە میسر دابەش دەکرێت بۆ چەند سەردەمێک، ئەوانیش یەکەم سەردەمی کۆنە. سەردەمی کۆن بە پێی ماوە مێژوویەکان دابەش دەکرێت بە چەند سەردەمێکی دیکە. لەوانە یەکەم سەردەمی سەرەتای دەسەڵاتی بنەماڵەکان کە بنەماڵی یەکەم و دووەم دەگرێتەوە. لە ساڵی 3100 پێشزاین بە فەرمانڕەوایەتی مەلیک مینا دەست پێ دەکات و شاری مەنفیس دەکەنە پایتەختی خۆیان. لە هەندێک سەرچاوە بەم شارە وتراوە ترازووی زەوی. ئەمەش لەبەر ئەوەی کە ئەگەر بارودۆخ لەوێنە ئارام بووایە ئەوە بوو نائارامی و پشەوی لە ناوچەکانی دیکەشدا. پادشا و مەلیکەکانی ئەم چاخەش چەندین ناو و نازناویان لە خۆیان ناوە، وەکو شاری میسری سەر و خوار و یاخود باکوور و باشوور. پاش ئەمان سەردەمی هەڕەمەکان دێت کە بنەماڵەی سێم تا شەشەم دەگرێتەوە. پادشاکانی ئەم سەردەمە چەندین هەڕەمی گەورە و بەناوبانگیان دروست کردووە، وەک یەکەم هەڕەم کە لەلایەن زۆ سەر لە ناوچەی سەقارە بە شێوەی پلیکەدار دروستکراوە لە 6 چین پێکاتووە. ئەمە ژوێنەکەیەتی. هەروە لە سەردەمی بنەماڵی چوارم لەلایەن مەلیک خۆفۆ پایتەخت دەگواسترێتەوە بۆ ناوچەی جیزە. لەوێ هەڕەمێکی تر دروست دەکەن کە تەلارێکی بەردینی گەورە و بناغەیەکی چوارگۆشەیی هەیە. شێوەکەی هەڕەمیە و لاکانی سێگۆشەین. ئەو تاشە بەردانەی هەڕەمەکەی لێ دروستکراوە بە شێوەی چوارگۆشەی داتاشرا و کێشی هەر بەندێک 2 تەن و نیو دەبێت و درێژی بناغی چوارگۆشەکەی نزیکەی 755 پێ و زیەکەی 139 بۆ 140 مەترە، نزیکەی 2,300,000 بەردی تێدا بەکارهێنراوە. ماوەی 20 ساڵی خایاندووە و ڕۆژانە 100,000 کرێکار کاریان تێدا کردووە. لەگەڵ ئەم هەرەمەدا ژمارەیەک ژوور لە دەوروبەری هەڕەمەکەدا هەیە کە ئەمانەش تایبەت بوون بە پیاوانی ئاینی و قوربانیکردن. مەلیکێکی ترمان هەیە بە ناوی خەفرە کە نازناوی فیرعەونی لێنراوە. فیرعەون واتە ماڵی گەورە یاخود مەزن. ئەم مەلیکەش بە هاوشێوەی باوکی لە جیزە هەڕەمێک دروست ئەکات. لەگەڵ ئەم هەڕەمەدا پەیکەرێکی تر دروست ئەکا کە ئەبوو ئەلهەلول لە ئێستادا ناسراوە. ئەم پەیکەرە بریتە لە سەری مرۆڤێک کە لاشەی شێرەکەوەیە کە ئەمەش مەلیک خەفرە دەنوێنێت. ئەمە وێنەکەیەتی و پەیکەرەکەی. لە دوای ئەمانە پەرزگایەکی گەورە دروست ئەکات کە بە مەعبەد الوادی دەناسرێت. سێم هەڕەمی مەزنیش هەڕەمەکەی مەلیک مەنقوڕە بوو. لە تەکدوو هەڕەمەکەی تر هەروەها هەر لەم سەردەمەدا چەند هەڕەمێکی بچووتر دروست دەکرێن، وەکو سەقارە، ئەبوسیر و چەندانی تر. لەلایەنی بیرۆڕاشەوە لەم سەردەما وازیان لە پەرستنی فیرعەون هێنا و پەرستنی خواوەن ڕەع دەست پێ دەکات.
زیاتر گرنگی بە پەرستگاکان دراوە و سەرباری ئەوەی کە دروستکردنی هەڕەمەکان لەم قۆناغە مێژوویەدا بەواتای پێشکەوتنی هونەری تەلارسازی و بەرزی ئاستی گوزەران و هێمنی و ئاسایشی دەگەێنێت. ئەمە ژوێنەی سێ هەڕەمە گەورەکەی فیرعەونە، خۆفۆ، خەفرع، مەنکوڕە. نهێنی ئەو ئەهرامانەی کە سەرتاسەری دنیای بەخۆوە سەرقاڵ کردبوو و ماوەی چەند سەدەیەکە هەم بەهۆی لێکۆڵینەوە و هەم بەهۆی بینینیەوە خەڵکانێکی زۆر بەردەوام سەردانی ئەو ئەهرامانە دەکەن. جگە لە وڵاتی میسر لە زۆرێک لە وڵاتانی تر ئەهرام بوونی هەیە. بۆ نمونە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا چەندین هەڕەم هەیە کە ژمارەیان نزیکەی 1000 دانە دەبێت. لە وڵاتی چینیش نزیکەی 300 دانە هەیە و هەروەها لە وڵاتانی ئاسیاش چەندین دانە دۆزراونەتەوە. ئەوەی کە جێگەی باس و ڕاوبۆچوونی جیاواز بوو پێکاتەی ئەهرامەکانن، بەڵام دۆزینەوە تازەکانی هەریەک لە وڵاتانی فەڕەنسا و ئەمریکا پێدەچێت بۆ چوونی زانەکان لەو بارەوە بگۆڕێت و وەڵامێکی دڵنیاکەرەوە و زانستیانە بێت بۆ چۆنێتی دروستکردنی ئەهرامەکان. سەرەتا زانایان پێیان وابوو ئەهرامەکان لە بەردی گەورە دروستکراون، بەڵام ئەم وەڵامە پرسیاریتری بەدووە خۆیدا هێنا: ئایا ئەو هەموو بەردە گەورانە لەکوێ و چۆن هێنراونەتە نێو خاکی میسر؟ تا ئێستاش ئەو پرسیارانە بێوەڵامن. هەندێکی تریش پیان وایە بەهۆی ئامێری گەورەوە لە شوێنە دوورەکانەوە گواستراونەتەوە بۆ میسر، بەڵام ئەمەش جێگەی گومانە. چۆن دەکرێت بەردێکی گەورەی وەک سەقفی ژوورەکەی پاشا خۆفۆ کە کێشەکەی دەیانتەن دەبێت توانرا بێت ئامێرێکی وا گەورە دروستکرابێت کە گواست بێتەوە؟ بەپێی لێکۆڵینەوەی زانە فەڕەنسی و ئەمریکیەکان، زانەکانی پێشووتریش کەوتونەتە هەڵەیەکی گەورەوە کە پێیان وابووە ئەو ئەهرامانە لەبەر دروستکراون و لە شوێنە دوورەکانەوە گواستراونەتەوە بۆ میسر. ئەوان دەڵێن لێکۆڵینەوەکانمان ئەوەیان سەلماندوو و دڵنیاین کە ئەهرامەکان هەمویان لە قوڕی سورۆکرا و دروستکراون. سەرەتا لە کەنارەکانی ڕۆباری نیل خۆڵیان هێناوە و تێکەڵیان کردووە لەگەڵ ئاودا و پاش شێلانێکی باش کردویانەتە قاڵبی بەردینەوە و پاشان بە پلەیەکی گەرمی زۆر گەرم کراون تا ئەندازەی 900 پلە و قاڵبی گەورە گەورەیان لێ دروست کردوون. جۆزیف دەیڤید یەکێک لە زانا فەڕەنسیەکان ڕایدەگەێنێت کە ئەهرامەکان هەر لە سەرەتاوە لە قوڕ دروستکراون و ئەو قوڕە هەر جۆرێک کە ویستی بێتیان قاڵب و شێوازیان لێ دروست کردووە. هەر بەپێی لێکۆڵینەوەکانی دەیڤید ئەو قاڵبانەی ئەهرامەکانی لێ دروستکراوە ڕێژەی و ئاوەی تێدایە لە هیچ جۆرە بەردێکی ئاساییدا نییە. هەروەها ڕاشی دەگەێنێت پێکاتی ئەو قاڵبانەی ئەهرامەکان دووهەم ئۆکسیدی سیلیکۆنی تێدایە. ئەوەش ئەوە دەردەخات کە ئەوانە بەردی ئاسایی نین، چونکە پێکاتەی بەرد ئەو جۆرە مادەی تێدانە. هەندێک لە لێکۆڵەرەوەکانیش دەڵێن کە ئەو فڕن شوێنانی کە قاڵبەکانیان تێدا گەرم دەکرێن نەکرد لە میسر، بەڵکو لە زۆرێک لە شوێنەکانی تری دنیادا لەو کاتەدا بەکارهێنراوە و پەیکەر و ئیشی شێوەکاریان تێدا دروست دەکرد. سەرەتا قوڕەکەیان هێناوە و پاشان لەو فڕنانەدا بە پلەیەکی زۆر گەرم کراون تا وەک بەردی ڕاستەقینە پتەوبن. هەروەها دەژڵێن زۆرێک لە شارستانیەتەکان لەم جۆرە قوڕە گەرم کراوانە دروستکراون. هەروە لێکۆڵینەوەی ترکە لە ڕێی تیشکەوە شیکردنەوەیان بۆ ئەو قاڵبانە کردووە ئەوەیان دەرخستووە کە لە پێکاتی ئەو قاڵبانەدا بڕێک لە هەوا بوونی هەیە، ئەو بەڕەش لە هەوا لەو قاڵبانەدا هەیە کە لە قوڕ دروست دەکرێن و پاشان گەرم دەکرێن. ئەم جۆرە قاڵبانەش تەمەنیان لە 4700 زیاتر تێناپەڕن. هەروەها ڕۆژی 1 دیسەمبەری ساڵی 2006 ڕۆژنامەی تایمزی ئەمریکی هەواڵێکی زانستی بڵاو کردەوە لەژێر ناونیشانی فرعەونەکان قوڕیان بەکارهێناوە لە دروستکردنی ئەهرامەکاندا. بە پێی وتەی لێکۆڵەرەوەکان ئەهرامەکان لە ساڵی 1530 بۆ 2630 پێش زاینیدا دروستکراون. ناودارترین هەڕەمەکانی میسریش هەڕەمەکانی ناوچەی جیزەیە
کە دەکەوێتە بەرزایەکانی جیزە لە شاری جیزەی میسر لە بەشی خۆراوی ڕووباری نیل کە 7000 ساڵ پێش زاین دروستکراون. بریتین لە 3 کۆمەڵە هەرەمەکانی خۆفۆ و خفرع و منقڕع. ئەم ئەهرامانە بریتین لە گۆڕستانی فرعونەکان و هەر یەکەشیان بە ناوی فرعونێکەوە ناونراوە کە لە سەردەمی خۆیدا فەرمانڕەوایی کردووە، لە پاش مردنیشی لەوێدا نێژراوە. ئەم هەرەمانەش ئاماژەی پێشکەوتن و بیناسازیەکی بێوێنەی میسرێ کۆنەکانە. ناودارترین هەڕەمیش هەڕەمی خۆفۆیە کە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ 2506 ساڵ پێش زاین. ئەم هەڕەمە بە فەرمانی سنفور و باوکی خنۆم خۆفۆ دروستکراوە. دوای مردنی سنفور، خۆفۆی کوڕی دەبێتە حاکمی ئەو ناوچەیە و خاوەنی ئەو هەڕەمە گەورەیە. بەرزی ئەو هەڕەمە 148 مەترە کە ئەمەش بەرزترین بینایە کە بە درێژایی 3800 ساڵ پێش دروستکردنی زەویشتی وای بەخۆ نەدی بوو. حم ئینیو ئەندازیاری دروستکردنی ئەو هەڕەمەیە. ئەو هەڕەمە هەروە شوێنێکیشە بۆ ناشتنی لاشەی فرعونەکانی خێزانی 14هەم کە نزیکەی 20 ساڵ ئیشی تێدا کراوە تا تەواو بوو و هەروەها ئەو پانتایی لەسەری دروستکراوە نزیکەی 2.4 ملیۆن گۆشەیە. سەرەتا بۆ دروستکردنی بناغەکەشی بەردیان بەکارهێنا تا بناغەیەکی پتەو هەبێت. هەروە لاشەکانیشی هەر لەو بەردانە دروستکران کە بەردی سپی بوون. پاشان لە قوڕی هێنرا و لە کەناری دەریای نیل و با تێکەڵکردنی لەگەڵ وردەبە دیوارەکانیان بەرز کردەوە. لە سەرەتادا 148 مەتر بەرزایەکەی بووە، بەڵام لە ئێستادا بە تێپەڕبوونی کات بەرزەکەی بۆ 136 مەتر کەم بۆتەوە. هەروەها لەناوە لەسەر دیوارەکانی بەڕەنگی سوور نووسین هەیە کە پێدەچێت کرێکارەکان لە کاتی کارکردندا نووسیبێتیان. هەروە کێشی ئەو بەردانەی بەشی چینی یەکەم نزیکەی 2 بۆ 3 تان دەبێت و کێشی ئەوانەی بەشی سەرەوەیان نزیکەی 1 تان دەبێت. هەروە کێشی ئەو بەردانەی لە دروستکردنی ژووری فرعوندا بەکارهاتووە نزیکەی 4 بۆ 7 تان دەبێت. شایانی باسە تا ئێستا دەرگای سەرەکی چوونە ژوورەوەی هەڕەمەکان نەدۆزراوەتەوە. ئەو دەرگای ئێستاش هەیە لە ساڵی 820 پێش میلادی دروستکراوە تا گەشتیاران بتوانن لەوێەوە بچنە ژوورە و ناوەی هەڕەمەکان ببینن. ئەم هەڕەمانەی کە دروست ئەکرێن ئەبێ چەند هۆکارێکیان هەبێ بۆ دروستکردنیان. خاڵی یەکەم هۆکارێکی ئاینیە کە میسرێ کۆنەکان باوەڕیان بە زیندوو بوونەوە هەبووە پاش مردن، واتە کاتێک دەمرن بڕوایان وا لە دوای مردنیان زیندوو ئەبنەوە. وایان داناوە کە مرۆڤ لە دوو بەش پێک هاتووە، جەستە و گیان. گیان کاتێک لە جەستە دەردەچێت جارێکی تر بۆی دەگێڕێتەوە و زیندوو دەبێتەوە و دەچێتە ئاسمان. بۆیە پێویستە شوێنێک هەبێت بۆ پاراستنی جەستە لە تێکچوون و خراببوون. کۆنەکان چەندین خواوەندیان پەرستووە، لەوانە خواوەندی ڕۆژ کە پێیان وا بۆ زەوی و ئاسمان ڕووناک دەکاتەوە، بۆیە چەندین پەیکەریان بۆ دروست کردووە. هەروە ڕەمزێکیان بۆ دانابوو کە ئەویش ڕق بوو. خواوەندی دووەم نیل بوو، باوەڕیان وا بوو کە ژیان لەسەر زەوی دروست دەکات یاخود ئەیژێنێتەوە، بۆیە هەڕەمیان بۆ دروست کردبوو. هۆکاری سێەم بوونی بەردە لە ناوچەی سوان لە باشووری میسر و لە ناوچەی جەبل المقەتەم لە ڕۆژهەڵاتی بیابانی سینە یارمەتیدەرێکی باش بوو بۆ دروستکردنی هەڕەمەکان. هۆکارێکی تر پاراستنی سنووری وڵاتەکانە لە داگیرکردن و هەروەها بۆ فراوانکردنی سنووری بنەماڵەکەیان لەلایەکی ترەوە. هۆکارێکی ترمان هەیە پێشکەوتنی بواری تەلارسازی و پەیکەرتاشیە لەو سەردەمەدا، وەکو دەرکەوتنێکی کەسێکی شارەزا و لێزانی وەک ئەمنحوتوب کە بە ئەندازیاری بواری تەلارسازی دادەنرێت لەو سەردەمەدا. هۆکارێکی ترمان هەیە دەرکەوتنی یەکەم فیرعونی بەهێزە بە ناوی زۆسەر لەو سەردەمەدا کە خەڵکی ئەم فیرعونیان زۆر خۆش دەویست و هەوڵیاندا هەڕەمی بۆ دروست بکەن. لێرەوە هەڕەم دروستکردن ببێتە نەریتێک کە فیرعونەکانی پاشخۆی پەیڕەوی بکەن. هۆکارێکی ترمان هەیە پەیدابوونی کەلوپەلی کانزایی و بەهێزیوە کە لە بڕینی بەردەکاندا بەکارهێنران. دروستکردنی ئەم هەڕەمانە پێناسەیەک بوو بۆ نیشاندانی یەکێتی و سیاسی وڵات.